پرسیاری سێیەم دەڵێ مامۆستاگیان ئایا دەتوانی سنەتی دەستنوێژ لە پاش نوێژی فەرز بکەی کەمێک ڕوونکردنەوەمان پێ بدەی سوپاست دەکەین. بەڕێزم سنەتی دەستنوێژ ئەو کاتی کە دەستنوێژت گرت خۆ دووشک مەکەوە بڕۆ دوور کا سنەتی دەستنوێژ بکە. بەڵام جەنابەت دەستنوێژت گرتووە لە مزگەوت دەستنوێژت گرتووە، هێستا ئەندامەکانی جەستەت تەڕن هاتێ ژوورەوە ئیمامی مزگەوت لەگەڵ خەڵکەکەدا نوێژی فەرزیان دەکرد، یان جەنابەت پەلەت بوو لە ماڵەوە دەستنوێژت گرتبوو هاوڕێیەکت بانگی کردی تەلەفۆنی وەکردی لەسەر دووەستا بوون ماڵ و خێزان ئێتر پەلەت بوو خێرا نوێژە فەرزەکەت کرد لە مزگەوت بەهۆی جەماعەتەکەەوە مەجالت نەبوو سنەتەکە بکەیت، لە ماڵەوە بە جەماعەت نەدەکرد، بەڵام ئیشوکارێکی پەلە نەیهێشت سنەتی دەستنوێژەکە بکەی و خێرا چوویە ناو فەرزەکەەوە نەخێر لە دوای نوێژی فەرزەوە بەڕێزم نوێژی دەستنوێژ سنەتی دەستنوێژ کۆتایی پێهات، بەڵام ئەجر و پاداشتەکەت بە ئیزنی خوای پەروەردگار بۆ نووسراوە چونکە یەکسەر تۆ دانەنیشتووی چوویتە ناو نوێژەوە ئەجر و پاداشتەکەت بێبەش نەبووی، بەڵام دوای ئەوەی سەلامت دایەوە بۆت هەیە دوورکات سنەتی پێش نوێژی نیوەڕۆ بکەیتەوە. جارێشکە لە بەرنامەکانی ئەم پرۆگرامی خۆشەویستیدا لە وەڵامی پرسیاری بەڕێزێکدا باسی سنەتە فەوتاوەکانم بۆ کردن، بەڵام سنەتی دەستنوێژ وەکو دوورکات سنەتی دەستنوێژ کە نوێژی فەرزت کرد دوای نوێژەکە واتە قەزا ناکرێتەوە، قەرەبوو ناکرێتەوە، دووبارە ناکرێتەوە.